دیواری بەشێک لە خوێندنگاکانی کفریە کراون بەلافیتە و گەنجەکان دەردەدڵی خۆیانی لەسەر دەرەبڕن. ئەم حاڵەتانە ئەمساڵ لە پار زیاترە. هەرزەکاران هیچ کوێیەکیان بۆ دواندنی عاشقەکانیان نەدۆزیوەتەوە ئێرە نەبێت. ئەم کەسانە ئەم کارە ئەکەن تەمەنێکی هەرزەکاری لە قۆناغی هەرزەکاریەدا لە قۆناغی هەرزەکاریدان جا بۆ لەم قۆناغەدا کۆمەڵێ گۆڕانکاری لە تاکە دروستە بێت لە هەرزەکارە دروستە بێ یەکێک لەوانە ئەم نووسینانەیە کە ئەنووسن یعنی بەتاڵکردنەوەی ناخی خۆیەتی یاخود بە ڕێگایەکی تر ئەتوانین بڵێن یعنی حەزێکە لە ناخیدا کە ناتوانێت بۆ دەری بڕێ کەسێک نییە لە بەرامبەرێکی نییە بۆی دەربڕێت ئەتێ لەسەر ئەو دیوارە دەری ئەبرێ ئەگەر بۆ کەسێکی دیاریکراوە بیا خۆ دەگەر کەسێکش نەبێ هەر ئەوێ ئەوەی کە لە ناخیدایە دەری بڕێ بۆ ئەوەی لە ڕووی دەرونی خۆی هەست ئەکا کە هەنیە کەس ئەی بینێت کە ئەم مرتاحە پێ یان ئەگەر کەسێکش بێ حەزی لێ بکە حەزکە ئەو ببینێت ئەتر ئەمە لەو دوو خاڵەدا خۆی ئەبینێتەوە یاخۆ سەیرەکەی زۆرجار لاسایکردنەوە لە خاڵێکی ترەکە ڕواتە سەر لاسایکردنەوە لەوانەیە لەسەر دیوارێکی تر لە شاشەیەکە لە فەیسبوکێکە لە کتۆڕی کۆمەڵاتی ئەم شتەی بینیوێ حەزەکە ئەمش لاسایی ئەو کەسە بکاتۆ کە بوێ ئەوەی لە ناخیەتی کە بڵێ منش هەم ئەم شتە لە ناخی منە هەیە بە خەڵک بیزانێت. لە جێیەک تەنز لە مامۆستا دەگیرێت لە جێیەک پەیامی عەشق و لەسەر دیوارێکی تر کچەکەی خەسوو نیشتمانە. لە ڕاستی ئەمە مەرجنی هەمووی قوتابی بینووسێ و ئەکرێ خەڵکی دەرەوەی قوتابخانەکەش بنووسێ بەڵام بۆچی قوتابخانەکان لەبەری زۆرترین قوتابخانە هەیە و ناونیشانیشی ئاسانە بۆ گەڕەکەکان میدۆزێتەوە فلان شتم بۆ نووسێ لە قوتابخانەی فلان تر دواترەوە قوتابی بەرامبەریان و خۆشەویستی بەرامبەری بینێ لە ڕاستیش ئەمە جزئێکی خۆشەویستی جزئێکی لاساییکردنەوەیە و بەشی گرنگیش لەوایەکە لە حاڵەتی بایۆلۆجی و تەمەنەکان ئامانووسرێ. چ ئیجراعاتێک بۆ نسبەتی پەروەردەوە بکریان قوتابخانەکانەوە لە هۆشیاری زیاتریش ئامانجێک نییە چکە تۆ ناتوانانی باری بایۆلۆجی کەس بگۆڕی و ناتوانانی ئەو قۆناغە بوەستێنی کە پێوترێ قۆناغی خۆشەویستی تەلەبەکان بەڵام ئەکرێ بە هۆشیارانتر و مامەڵی لەگەڵا بکرێ بڵێن دیواری قوتابخانەکانەوە شوێنە نیە ئەکرێ لە ڕێگەی ترۆ دەربڕینەکەتی پێ بگەینی. بەشی زۆری ئەم نووسینانە سەر دیواری خوێندنگا بنەڕەتیەکانن. دیوێکی پەیامی عەشقە و دیوەکەی تری کەم هۆشیاری گەنجانە. سامان کەریم کورد چاد نیوز کفری.